بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارێژا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک دکتۆر فواد بابان یەکێک لە پزیشکە بەناوبانگەکانی کوردستان و هەروەها کەسایەتی سیاسی و فەرهەنگی بە تایبەتی شاری سلێمانی. کاک دکتۆر بەخێر بێتەوە بە بەرنامەکەمان. خۆشبیست. کاک دکتۆر باسی 14 تەمموزمان کرد. بەڵێ. سەردەمی عەبدولکەریم قاسم. بەڵێ. هەندێک جار لە کوردستان و لە هەندێک شوێنی عراقیشە هەندێک شت ڕوویەدا کە پەیوەندی بە خەڵکەوە نەبوو، بەڵام خەڵک هەر لە خۆیەوە مەزاهرەیە کرد ئەچوونە دەرەوە. ئەمە بەهاندانی حیزبەکان بوو یاخود خەڵک بووە نمونە. کودەتای شەواف لە مۆسڵەکرا لە هەڵەبجە خەڵک مەزاهرەیە کرد. لە میسر و سووریا یەکیانەگرت خەڵک هەر مەزاهرەیە کرد. یعنی ئەمە هۆکاری چی بوو؟ ینی لە ڕاستیە هەڵچوونێکی گشتی هەبوو لە ناو جەماوەرە. پێم وایە ئەگەڕێتەوە بۆ کپکردنی ڕای خەڵکی لە زمانی پاشایەتیە. لەبەرەوە خەڵک بۆ فرسەتێکە گەڕا ڕای خۆی دەربڕێ. اینجا حیزبەکانیش دەورێکی گەورەیان هەبوو بەڕاستی لە هەنانی خەڵکە. خەڵک ینی بەقسەی حیزبەکانیە کرد. بەڵێ بەڵێ بە قسەی حیزبەکانیە کردە هاتنە سەرجادە. یعنی خەڵک لە خۆیەوە نەهاتە سەرجادە. لەبەرەوە هەموو جوڵانەوەیەکی خەڵکی لەسەر جادە هەمووی بە فیتی حیزبەکان بووە. ینی بەهانانی حیزبەکان بووە. ینی لە خۆیانەوە خەڵک نەهاتوونەتە سەرجادە هاوار بکەن. ڕاست. دکتۆر لە ئاڵلقەی پێشوودا باسی ئەوەت کرد کە ینی شۆڕشی 14 تەمموز هەندێک دەستکەوتی باشی هەبوو بۆ وایە. بەڵام بە دیوەکەی تریە ئەگە باس بکەین ینی زۆر جار ئەوانەیە ینی من بەبەسم خەڵکی ترە، ئەمە من نامەوێت لێرە قسەی خۆم خەمە ناوینەکەەوە. بەڵام زۆر جارڵێن قاسم عەبدولکەریم قاسم پیاوێکی شێتۆکە بووە، چوزانم جێل بووە، زۆر لە سیاست تێ نەگەیشتووە. ئەمە ڕاستە. لە ڕاستیە عەبدولکەریم قاسم ئەمە ناو ناتۆرەیە ئەیخەنە شوێنی. پیاوێکی شێت نەبوو، بەڵام پیاوێکی وەتەنی بوو. یعنی هیچ گومانم لەوان نییە کە پاش ئەم هەموو ساڵە و پاش ئەم هەموو کتێبەی کەوا لەسەر عەبدولکەریم قاسم و لەسەر ڕووداوی 14 تەمموز نووسراوە، پیاوێکی نیشتمان پەروەەر بوو، پیاوێک بوو هیچ پەیوەنیەکی لەگەڵ ئەم لاولایە نەبووە لەگەڵ بە تایبەتی جیهادی ئیستعماری. و ئەو قسانەی کە وەختی خۆی ئەلەنداڵاس و ئایزنهاوەر کردیان لەسەر شۆڕشی 14 تەمموز کەوا ئایزنهاوەر وتبووی من بەراوردی ئەم گۆڕانەیە کەم لە عێراقا وەکو گۆڕانی چین. اینجا ئەلەنداڵاس وتبووی ئەمە کارەساتێکی گەورەیە کەوا لە عێراقا ڕوویاوە، ئەبێ خۆمان حازرکەین. و هەر ئەوە بوو کە لە سەرەتای شۆڕشی 14 تەمموزە ئینگلیز هێزی دابەزان لە لوبنان، ئەفۆ ئەمریکایەکان، ئینگلیز هێزی دابەزان لە ئوردون، تورکیا هاتە سەر سنوورەکان و چین دەستی کرد بە جموجوڵ لەسەر ئەو دۆرگانەی کەوا دوژمنی بوون. ئیتر وەکو ئەوە وابوو وا هەستەکرد وا هەستەکرا کە ئەنەما شەڕێکی جیهانی بەڕێوەیە ئەو ڕۆژانە. لەبەرەوە ئەو قسانەی کە ئەکرا زدی عەبدولکەریم قاسم پیاوێکی تایفی نەبوو، پیاوێک بوو کۆشک و تەلاری بۆ خۆی پێکەوە نەنا، پیاوێک بوو پارەی لە بانقا نەبوو، پیاوێک بوو گەندەڵی نەکرد. هەموو ڕۆژێک لە ماڵی خۆیانەوە بە سەفەرتاسی لە ماڵی خوشکەوە خواردنی بۆ هات بۆ وەزارەتی دیفاع کە لەوێ ئەنووست، لە ژوورێکی سادە لەسەر قەرەوەڵەیەکی سادە ژیانی بردە سەر تا ئەو ڕۆژەی کوشتیان و لە ناویان برد. یعنی پیاوێکی زۆر وەتەنی بوو، پیاوێک بوو بەڕاستی زوڵمێکی گەورەی لێکرا، بەڵام پیاوێک بوو چونکە لە سیاسەتا قاڵ نەبوو، پیاوێکی حیزبی نەبوو، پێی نەئەکرا کە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو هەڵچوونە جەماوەریەی کەوا لە عێراقا هەبوو، بە تایبەتی ناکۆکی حیزبی شوێعی و لەگەڵ قەومیەکان، ناکۆکی خۆی لەگەڵ عەبدولسەلام عارف. ئەمە هەمووی ڕەنگیایەوە لەسەر جادە لە ناو خەڵکەوە. ئەویش پێی نەکرا بەڕاستی
چۆن بڵێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم هەموو بیر و ڕاجی ئاوازانە بۆ بیرن نەچێ ئەو زەمانە داوایەک هەبوو لەلایەن قەومیەکانەوە کەوا عراقیش بچێتە ناو ئیتیفاقی میسر و سووریەوە هەرچەند عەبدولناسر خۆی حەزی بەوە نەکرد چونکە زۆر کێشەی بۆ دروست بوو کە ئیتیفاقی کرد لەگەڵ سووریەکانە بەڵام لە عراقا لە ناو قەومیەکانە ئیتیفاقێک بانگەوازێک هەبوو بە بەردەوام بەرزیانە کردەوە شیعاراتیان بەرزە کردەوە کەوا داوا بکرێ عراقیش بچێتە ناو ئەم یەکگرتنەوە. بەڵام عەبدولکەریم قاسم و جەمال عەبدولناسر چارەی یەکتریان زۆر ناویست، زۆر خۆش نەویستن. بەڵێ زۆر خۆشەویست نەبوو. زیاتر عەبدولناسر بەداخەوە لەگەڵ عەبدولسەلاما بوو کە عەبدولسەلام پیاوێکی ئەتوانم بڵێم شێتۆکە بوو، پیاوێکی زۆر نەفام بوو. کەواتە بەعەکسەوە لای تۆ عەبدولسەلام شێتۆکە بوو؟ بەڵێ نەک عەبدولکەریم قاسم پیاوێکی شێتۆکە نەبوو، پیاوێکی زۆر وەتەنی بوو، پیاوێکی زۆر. بەڵێ دکتۆر ئەوەی کە یعنی هەموو سەرچاوەکان هەموو ئەوانەی کە قسە لەسەر عەبدولکەریم قاسمەکەن هیچ معاملەیەتیانی هەمووی ئەڵێن پیاوێکی دڵسۆز بووە، یعنی دەستپاک بووە، هەتاکو ئێستا ڕەنگە لە هیچ سەرکردەیەکی عراقیە ئەو دەستپاچیە نەبینراوە. بەڵێ کە وەختێ کوشتیان دینار و ڕوبعێک لە باخەڵیا بوو، هەر ئەوەشی هەبوو. باشە، بەڵام لە لایەکی ترەوە یعنی وردە کەوتە ژێر کاریگەری قەومیەکان. مەسەلەن بۆ نمونە ئەو ئەچوو پشتی بە کەسێکی وەکو زەعیم سدیق و فڵان، غەڵەتەکەی ئەو لەوا بوو ئەو کەسانەی ئەو پشتی پێبەستن هەر ئەوان بوون کەوا پشتی ئەویان شکان، وەکو زەعیم سدیق و وەکو شەکەرچی و وەکو چەند کەسێکی تر لەو بابەتە کە لە عراقا بوون پشتی پێبەستن، بەڕاستی خەڵکی زۆر نامعقول بوون. دکتۆرێەوە وەکو قوتابیان و هەمیش جەناب لە کۆلێژی پزیشکی وەرەگیریدەوە ساڵی چەندە؟ 58. تۆ دیسان هەر لەگەڵ ینی خوێندنەکەیە کاری سیاسی ینی تەم جارە وەکو ئەندامێکی چالاک لە ناو پارتیا بەشدارەبی. پارتی دەوری چی بوو لە بەغا بە تایبەتی؟ لە بەغا بەڕاستی جەریدەی خەبات دەرەکرا و پرفرۆشتنێکی زۆری هەبوو و مەقالەکانی خەڵک زۆر پێی خۆش بوو، باسی دیموکراتیەتێ کرد، باسی کرانەوەیە کرد، باسی تەحالوفێ کرد لەگەڵ معسکەری شەرقی ئەو زەمانە کەوا خەڵک لە عراقا زۆر پێیان خۆش بوو و بە تایبەتی جادەی عراقی جادەیەک بوو زۆر سەر بە حیزبی شوعی بوو ئەو زەمانە، هەرچەند قەومیەکان و باسەکانیش خەڵکیان لەگەڵا بوو، بەڵام مقارنەتەن بەراوردکردن بە شوێعەکان زۆر کەم بوون. یعنی شوێعەکان کە مزاهرەیانە کرد ملیۆنێک کەسیان هێنایە سەر جادە لە بەغا، ینی بە هەموو چین و توێژەکانی خەڵک لەگەڵ حیزبی شوعی بوون ئەو زەمانە. و ئەمە لەوە تەسەورەکەم هەر ئەمە بوو بەهۆی ئەوەی کەوا ترس لە لای عەبدولکەریم قاسم دروست ببێ کە شوێعەکان ئەیانەوێت لە ناوی بەرن یانەوێت انقلابی بەسەرا بکەن، هەرچەند ئەوان چونکە لە ژێر ڕکێفی ئیتیحادی سۆڤێتیا بوون ئەو زەمانە حیزبی شوعی، بەبێ ئەوان دەستیان نەکرد بە ئاوا دەردێڵێن و ئەوانیش لەگەڵ ئەوە نەبوون کە گۆڕان لە عراقا ببێ، لەبەر ئەوە ئەگەر بیانویستایە زۆر بە ئاسانی عەبدولکەریم قاسمیان لا ئەبرد، یعنی بەڵام لایەن نەبرد تاوەکو نەشوونە دەسەڵاتەوە نەشی بردنە دەسەڵاتەوە. یعنی تەنها یەکێکەوە لە وەزارەتەکەی عەبدولکەریم قاسمە کە سەر بە معسکەری شەرقی بوو ئیبراهیم کوبە بوو کە ئەویش وا باسەکرێکەوە بەهۆی هینەوە بەهۆی یەکێک لە وەزیرەکانەوە ناوەکەیم لەبیر چوو بەڕاستی عەبدوللەتیف وەزیری داخلیە بۆ ئەو زەمانە ئەو پێشنیاری کردبوو کەوا ئیبراهیم کوبە بێ بە وەزیری مالیە و پیاوێکی مارکسی بوو، ئەو شوعی نەبوو بەڵام پیاوێکی مارکسی بوو. ئەی عەبدولکەریم قاسم کات شوعی بووە؟ قەت نەبوو، شوعی نەبووە، بەڵام پەیوەندیەکیشی لەگەڵ جەبهەی وەتەنی ئەو زەمانە هەبووە وەکو دەرەکەوێت لە دواییە.
پەیوەنێکی هەبووە بەڵام پیاوێکی نەزیه بوو پیاوێکی تایفی نەبوو پیاوێکی دەستپاک بوو وەکو وتم کە گرتیان دینار و ڕوبعێک لە باخەڵیا بوو هەر ئەوەشی هەبوو. دکتۆر ئەو کاتە کوێ سەرۆکی یەکێتی قوتابیان بوو لەبیرت دێت ئێوەی پارتی؟ ئێمە بەڕاستی لوجنەی هینمان هەبوو لە ساڵی 61 و 62 کۆبوونەوەی هینمان کرد. بەس پێشەوە هینتان نەبوو ینی سکرتێر و ئەوانەتان سکرتێرمان نەبوو نەخێر نەخێر کۆبوونەوەمان کرد لە کۆبوونەوەکرا لە سلێمانی لوجنەی تەنفیزی هەڵبژێرا من و نەوشیروان و ئەسعەد خەیلانی و مەئمون دەباغ و طەیب برواری لوجنەی تەنفیزی بووین. لە ساڵی 62 کۆنفرانسە گیرا لە عەزەمیە لە خانوویەکە لە قاتی دووە بووین تقریبا 15-20 تەلەبەیەک ئامادە بوون لەوێ لەو کۆبوونەوەیە دووبارە لوجنەی تەنفیزی هەڵبژێرا من کرام بە لێپرسراوی جێبەجێکار بڵین هەیئەی تەنفیزی یەکێتی قوتابیانی کوردستان لەو هینا نەوشیروان ئەندام بوو سەروەری حەمەی دەروێش کەریم محموود مەلا عیزەت طەیب برواری ئەمانە. بەس باشە دکتۆر ئەوەی کە تێبینی ئەکرێت زۆربەی ئەوانەی کە لە سەرکردایەتی یاخود لە سکرتیاریەتی قوتابیان نابوون خەڵکی سلێمانی و ئەم مەنتیقەیە بوون وایە لە شارەکانی تر بۆچی بۆ حەیدەر هەمزەی تیا بوو لە هەین بوو لە هەولێر بوو مامون دەباغی تیا بوو لە هەولێر بوو بەڵام زۆربەی زۆری قوتابیەکان کە نشاتیانە بۆ ئەو زمانە لە خەڵکی سلێمانی بوون وا ڕێکەوت بوو وا ڕێکەوت بوو بەڵێ خۆ بە پلان نەبووە پلان نەبووە بەڵێ جامادەم هەر باسی قوتابیانەکەین باسی حەزەکەمەوە پرسیارەکەم لە ساڵی 60 لە بەغا کۆنگرەی یەکێتی قوتابیانی جیهانەکرێ دەوری یەکێتی قوتابیانی کوردستان چی بوو لەوێ ئەندام بوون بەشدار بوون دەورتان لەوێ بەشدار بوون لە کۆبوونەوەکانە بەڕاستی یەکێتی خوێندکاران کۆمەڵی خوێندکارانی کورد لە ئەوروپا بە سەرۆکایەتی عسمەت شەریف وانلی و کەمال فواد و لەگەڵ هین هەورامی ناوەکەیم لە بیرچوو ئەرجومەن نەخێر هین ناوەکەیم بیر ناکاتەوە بە عەبالا کولی ناسیایشم بوو ئەوان هاتن لە دەرەوە و بەشداریان کرد و مەهدی حافظ ئەوانە سەرۆکی یەکێتی قوتابیانی عێراق بوو دژی ئەوە بوو کەوا ئەوان ببن بە ئەندام مالعلم ئەوانە ئەوان 12 لقیان هەبوو لە وڵاتە ئەوروپیەکانە خوێندکاران زۆر بەقووەت بوون. مادی حافظ سەرۆکی یەکێتی قوتابیانی شیعەکان بوو ئەو نەیهێشکەوە یەکێتی خوێندکاران بکرێ بە ئەندام لە یەکێتی قوتابیانی عالەمیە. بۆچی دکتۆرەوە هۆکاری ینی دەمارگیریە بوو دەمارگیریەکی قەومیانە بوو هەر ئەوە بوو یعنی دوژمنایەتی هەموو بزوتنەوەیەکی کوردیانە کرد يعني هر أوجه أو توجيهات حزب بوا توجيهات حزب بله وبا بهوسي خوي أوين كردوه بله بس وابزام دكتور اسمه شريوان اللي لوي وتاريخ خوندواني وتاريخ خوندوه تو لوي لو تاريخ ترجمة كرا أبو فرنسي وبو إنجليزي بله وبلاو كرا تو برسر أنداماني مؤتمرة ولو تاريخ تأكيدي كردوه كوا إما نتويجين هەرچەند نەتەوەیەکی کەوا شروتی قەومیەتمانتیایە نەتەوەیەکین پارچە کراوین و ئێمە داواکەین کەوا ببین بە ئەندام ئەوە هینەکانی بوو. ئەوەی کە تۆ بزانی یاخود لە ئەدەبیاتی بڵێن یەکێتی قوتابیان بیست بێتە هیچ وڵاتێکە بوو کە پشتیوانی کورد بکاکە بێ بە ئەندام لو مؤتمرة هیچ وینێک نەبوو هیچ ئیشارەتێک نەبوو هیچ ئیشارەتێ نەبوو نەخێر هیچ کەسێک نەبوو ئەو ئانە طبیعی
هەموو وڵاتان بە تایبەتی ئەوانەی کەوا یەکێتی قوتابیانی عالمیانە بربەڕێەوە سەر بە معسکەری شەرقی بوون. حیزبی شیوعی عراقیش سەر بە معسکەری شەرقی بوو ئەو زمانە و هەر شتێک عراقیەکان بیان وتایە ئەوانش گوێڕایەوەی ئەوانە بوون بەگوێیانە کرد. لەبەرەوە ئەوان دژی ئەوە بوون کەوا خوێندکاران بێ بە ئەندام لە یەکێتی قوتابیانی جیهانە. بەڵێ هەندێک ڕۆژنامەی ئەو کاتە لە عراق لە بەغاوە تایبەتی کەوتنە نووسینی وتار بە دژی کورد و خۆی کورد نەتەوە نییە. بەڵێ پێش ئەوەی شەر دەست پێ بکە کۆمەڵێک نووسەری نەتەوە پەرست لە تایبەتی لە جەریدەی سەورە و لە جەریدەی فەجر جدید کە سەر بە قەومیەکان بوون وتاریانە نووسی کەوا داوایانە کرد قەومیەتی کورد ئەوەڵەن یەکێکیان جارێکیان مقالێکی نووسی الأصول العربية للعشائر الكردية يعني الرجلكي عشيرة عربي عشيرة كردكان أما بيعيش زور هين بو نزيكي عبد الكريم قاسم بو ومشهور بو لباشا يشي تر مقالة تري نوسي روجك لسورة بصراحة دعوايا كركوا كرد بتويتوا يعني أيو أويك لولاتي عربية أجيها مو عربل يترنغوا شكلي عن هرشونك بها مو عربل مقالك لخباتها نسرة مسألة كرد وما ديدو دستوري عراق طبيعي ما ديدو دستوري عراق الله لدستوري عراقي مؤقتة كوا عراق بشكل ولاتي عربي أوانش مقالة كان نسيل خباتها الله كردستاني عراق بشكل كردستاني جورا وملتي كرديش بشكل ملتي كرد لها مبارشكاني كردستانا وجنوب عراقيش بشكل ولاتي عربي وعربي عراق بشكل ولاتي عربي لسر هو جريدي خبات درابة محكمة عرفي بلام دوائي بتبرية درجو يعني بيتاوان درجو له موضوعه بله إبراهيم رابا محكمة عرفي لسك بحساب سن وسري جريدة خبات بو بله دكتور دوشتي زور گرنگ یکم با پرسیارکم بۆچی سەرکردایەتی حیزبی پارتی و هەموو ینی زۆربەی ڕۆشنبیر و ئەوانەی خاوەن قەڵەم و هەمووی لە بەغا دانیشتنمە هۆکاری چی بوو؟ ینی پەیوەندی بە چیەوە بوو؟ پەیوەندی ئیشەکانتان لەوێ بۆ خوێندن؟ نەوەڵا بەهۆی دەرکردنی جەریدەی خەباتەوە بوو. بەڵێ چونکە بەغا مەقڕی هەموو حیزبەکانی لێبوو وەکو چۆن ئێستا مەقڕی زۆری حیزبەکان لە هەولێرن ئەو ئانەش مەقڕی حیزبەکان هەمویان لە بەغا بوون پارتیش لەبەرەوە مەکتەبی سیاسیەکەی لە بەغا بوون. برایم ئەحمەد لەوێ بوو، عومەر دەبابە لەوێ بوو، حلمی لەوێ بوو، زۆری نووسەرەکان نەوشی دوانێشتە تەلەبە بوو ئەوانە. دکتۆر دوو ڕووداوی گرنگ ساڵی 59 و ساڵی 60 یەکەم پارتێکی وەک بڵێن وەک پارتی ینی هۆکار چییە؟ یەکەم کە لە ماوەی 2 ساڵە 2 کۆنگرا بەستێ. وابزانام تۆ لە هەردوو کۆنگرەکەیە بەشدار بوو. وەڵاهی من لە هینی چوارە بەشدار نەبووم. بەشدار نەبووم. ساڵی 59 بەشدار نەبووم. بەڵام لە ساڵی 60 بەشدار بووم. ساڵی 60 کۆنگرەی 5 بەسرا. بەس پێشەوە دکتۆر ئەوەی مەسەلەی هەمزە عەبدوڵڵا و ئەمانە ئەمە خلافێکی گەورە هەبوو لە بینی برایم ئەحمەد و لە بینی هەمزە عەبدوڵڵا لەسەر سەرکردایەتی حیزب. طبیعی برایم ئەحمەد کوردستانیانە بیریە کردەوە. هەمزە عەبدوڵڵا وەکو حیزبی شیوعی بیریە کردەوە، یعنی ئەفکاری زۆر چەپی هەبوو سەر بە حیزبی شیوعی. یعنی ئەویست پارتی بکا بە فەرع. یانیش بەڕاستی ئەو ئانە فکرەیەک هەبوو کە پارتی هەر حەلکەن. يعني بيتاوێنەوە، يعني نەیهێڵن بێ بە بەشێک لە حیزبی شیوعی. يعني ئەوانە طبعی کۆمەڵێک بوون، بە تەنها هەمزە خۆی نەبوو، هەمزە عەبدوڵڵا بوو، خەسرە تۆفیق بوو، ساڵح حەیدەری بوو، ساڵح ڕۆژدی بوو، حەمید عوسمان بوو. ئەمانە یاریس بەڕاستی پارتی حەلکەن ببێ بە بەشێک لە حیزبی شیوعی عراقی.
دەبەرەوە مام جەلالیان سڕ کرد تەجمید کرد برای مەحمەیان دوور خستەوە لە حیزب و سەیتەریان کرد بەسەر حیزبە بەڵام پاش ماوەیەک طبیعی ئەوە بوو لە هەر لە 59 بە دامی بە پشتگیری مەلام سەفا ئەوانیان دەرکرد حەمزە عەبدوڵڵا و جەماعەتەکەی دەرکران لە حیزب و جەریدەی خەباتیش گەڕایەوە بۆ سەر هینی مناجی خۆی بۆ سەر پارتی بەڵێ کەواتە ئەگەر مەلا مستەفا نەبووایە پارتیان نەخستە ناو وەڵا ئەگەر مەلا مستەفا نەبووایە پارتی تیاچوو بوو بەڕاستی حەلە بوو بەڵام ئیتر ئەوان پەنایان بردە بەر مەلا مستەفاش نفوذێکی زۆری هەبوو و ئەوانی دەرکرد پشتگیری برای مەحمەیی کرد لەگەڵ حلمی شەریف و عومەر دەبابەوەوان دکتۆرە کەواتە ئەگە باسی کۆنگرەی پێنجکەین کۆنگرەی پێنج زۆری قسە لەسەرەکری چی ڕوویە تۆ بۆ خۆت ئەندام بووی؟ بەڵێ من ئەندام بووم لەو مؤتەمەرە طبیعی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی لە کوردستانەوە هاتبوون ئەندام بوون لە مؤتەمەرە بێجگە لە مام جەلال و عومەر دەبابە و نووری شاوەیس و عەلی عەبدوڵڵا و حلمی عەلی شەریف و نەوشیروان و ئەمانە بەشدار بوون لەو هینا طبیعی مەلا مستەفا نەهات بۆ مؤتەمەر یعنی هەر لەوێ خلافی بینی مەکتەبی سیاسی و هین دەرکەوت بوو طبیعی مەلا مستەفا نەهات بۆ مؤتەمەر حزب مام جەلال لە مؤتەمەرەکە قەراررا برای مەحمە و لەگەڵ دکتۆر مراد و لەگەڵ شێخ دکتۆر عەزیز شەمزینیان نار بەشور مەلا مستەفا مەلا مستەفایان هێنا بۆ مؤتەمەر کە هات بۆ مؤتەمەر ویستی بڵێ من حیزبی نیم و عەلاقەم بە پارتیەوە نییە کە دەستی بەرز کردەوە ئەمە بڵێ برای مەحمە ئاوا دەستی خستە سەر دەستی وتی تۆ بتەوێ و نەتەوێ هەر سەرۆکی و هەر ڕابەری ئیتر لەیا بوو بە چەپڵە ڕێزان وەکو چۆن لەم دوایە مام جەلالیش ئەمەیە کرد بە چەپڵە ڕێزان خەڵکی هێنایە ناو مؤتەمەرەوە ئەوەی کردن بە ئەندامی مەکتەبی سیاسی ئەویش لەوێ ئەوەی کرد طبیعی هەموو ئەندامان پێیان خۆش بووکەوە ئەو هێنەی کرد کەس نەبوو ناڕەزایەتی دەربڕێت کەس نەبوو ناڕەزایی دەربڕێت چونکە هەموو لە دڵەوە پێیان خۆش بووکەوە ئەمە یەک خستنەوەی ڕیزەکانی حیزبە و ناکۆکی ئاوێگە کرێ بەم ئاگرا وەکو کورد دەڵێ پێیان خۆش زۆر باشە دکتۆر ئێمە پشوویەگەین و درێژە بە قسەکان بەڵێ باش دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمەوە دەین لەگەڵ کاک دکتۆر فواد بابان لەسەر هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول هۆکارەکان چی بوون ینی هەم ئینا و کورد و هەمی حکوومەتی عراقی چی وای کرد کە ئەمە ئەم شۆڕشە دروست لە ڕاستیە من بە قەنەعەتی من هانانێکی عراق بوو عراق هانی کوردیە ینی بە ئاشکرا ئەو نووسینانەی جەریدەی سەورە و جەریدەی فەجر جدید کە نزیک بوون لە حکوومەتەوە و ئەو مەقالاتەی کەوا یونستایی نووسی وەختی خۆی و کلۆفیز مەقسوودیش ئەویش بوو بە نوێنەری جامعەی عەرەبی لە ئومەی متحیدە پاشماوەیەک لە خارجی عراق بوو ئەویش مەقالی نووسی هەر بە هەمان معنە یعنی جەوێکی وا لە عراقا دروست بوو لەسەر ئاستی فکری بڵین کەوا پاڵیان بە کوردەوە نابچێ شەڕ بکە ینی طبیعی لە ناو کوردیشە بێزاریەک هەبوو بەهۆی قانونی ئیسلاحی زراعیەوە کە وەختی خۆی دەرچوو بوو ئەوانیش هانی کوردیانەکەوە شۆڕش بکەن و بچن بە گشت حکوومەتە و لە پاشە خۆتە زانی دەوڵەتەکانی دەرەوەش عەبدولکەریم قاسمیان نەئەویست ئەیانویست لای بەرن بە تایبەتی ئەمریکا و ئینگلتەرە و معسکەری ئێران دەوریشی بۆ لەو هینەیە مەسەلەن لە هاندانی بڵێن سەرۆ خێڵەکانی کورد و ئەمانە دەوری هەبوو بەڵێ ینی من وەکو بیستومە عومەر دەبابە وەختی خۆی
ئێران 500 پارچە چەکی یاوەتە بەڵێ عنایەتی بۆ پێش ئەوەی کە شۆڕش کە دەستی پێ کردووە بەڵێ کە دەستی مانای ئەوەیە خۆ هینی ئەو ڕۆژە نەبووە مانای ئەوەیە پێشەکیەک هەبووە بۆ ئەوەی کەوا ئەو چەکانە بێرێ بە کورد بەڵێ لەبەرەوە عواملی ناوخۆیی و دەرەکی هەبوو بەڵێ پاڵی بە هەردوو لاوەنا بۆ ئەوی شەڕ بکەن بەڵێ باشە دکتۆر لەوێایە هەم بڵێن ئەو کاتەیە ساهین نەبوو باڵی مەکتەبی سیاسی و بڵێن سەرۆکی حیزب بەڵام تقریبا شتێ هەر هەبوو بەڵێ خلاف هەر هەبوو خلاف هەبوو باشە لەسەر ئەو مەسەلەی شۆڕش بەڵێ هاوڕابوون ینی مەلا مستەفا و نەخێر یا جیاوازی بیر و باوەڕ هەبوو ئەوڵەوە هەر لە ئەوڵەوە ناکۆشی هەبوو لەسەرەوە بەڵێ من وابە تەسەورەکەم مەلا مستەفا زۆر پشگیری ئەوەی نەیەکرد کە شەڕ بێ بەڵێ شۆڕش بێ لەبەرەوە عەلی عەسکەری و لەگەڵ عەلی عەبدوڵڵا چوون بۆ لای مەلا مستەفا لە بارزان ئەوانە لە بارزان بوو بەغای جێهێشت بوو یعنی ئەوەش عەلامەتێکە کەوا ناڕەزاییەکەوە بەغا بەجێبێڵی لەو زەمانە بە نیسبەتێکێکی وەکو مەلا مستەفاوەکەوە شخصێتێکی کوردی یەکەم شخصێتی کوردی بوو ئەو زەمانە بەغا بەجێبێڵێ ینی جێگەی پرسیار بوو ئەو زەمانە ئەوان چوون مەلا مستەفاشیان ئیقناع ڕازی کردکەوە بەشدار بێ لە شۆڕشە ئیتر ئەوانە مەکتەبی سیاسیش بەیانی دەرکرد و کەوا مەلا مستەفاش ڕازیە و بە هەمومان شۆڕشەکەین و ئەمانە بەڵام ڕەگ و ڕیشەی ناکۆچەکە هەر بەردەوام بووە قەناعەتی من بەردەوام بووە هەرچەند شەڕیش دەستی پێ کرد و شۆڕشیش دەستی پێ کرد و ناوچەکانیان دابەش کرد لە ڕووی عەسکەریەوە بەسەر عەلی عەسکەری و بە عومەر دەبابە و لەگەڵ کەمال موفتی ئەمانە لەگەڵەوە هەر ناکۆچی هەر بەردەوام بووە ینی بەدڵێکی سافەوە یەکگرتو نەبوو کورد ئەو کاتە بڵێ لە سەرەتاوە ناکۆچی هەبوو یعنی ڕاستە ئەوان چوون مەلا مستەفایان ئیقناع پێ کرد کە بچێ لەگەڵ شۆڕشا بێ بەڵام بە قەناعەتی من هەر لە سەرەتاوە ناڕازی بووە بەڵێ ئێوە بۆ خۆتانە و کاتە لە بەغا بوون بەڵێ بەڵێ دەوریەوە چی بوو ئەوەکو وەڵا ئێمە بەڕاستی زۆر ئاگامان لەو وردەکاری وەزع نەبوو ئێمە دەنگ و باسی شۆڕشمان بڵاوە کردەوە و هەرچی معلوماتێکە بواە مهم بواە ئەمان گەیانە مەکتەبی سیاسی و بڵاوی گەیشتە دەستیان شفرەی عەسکەری بواە معلوماتی عەسکەری بواە جوم و جوڵ بواە ئەمان گەیانە ئەوان و ئەوانش هەرچی بواە یانگەیان خوارەوە تەنزیماتی خوارەوە شۆڕش لە ناو عێراقیانی لە مەبەسم لە بەغا و ئەوانە هیچ کاتێک بە تایبەتی لە سەرەتاوە تا بڵێن 65وانە هیچ ئەمەلیەکی عەسکەری شتێک کرا لە بەغا شەڕەکە بەس لە کوردستان هیچ شتێک نەکرا هیچ شتێک لە کوردستانە نەکرا تەنها بزوتنەوەیەک لە ناو عێراقا هەبوو بێ داواکردنی حیزبی شیوعی بوو کەوا ئاشتی لە کوردستانە شیعارێکیان بەرز کرد بوویەوە ئەو زەمانە السلم في کوردستان و مزاهرەیانە کرد لە ناو بەغا خەڵکیان گیرا لەسەرەوە لەسەر لە عێراقا لە بەتایبەتی لە بەغا مزاهرەیانە کردکەوە ئاشتی ینی داوایان لە حکوومەتە کردکەوە ئاشتی بەرقەرار بەڵام بە قسەیان نەکردن بەڵام تەبیعی حکوومەت بە قسەی نەکردن چونکە حکوومەتیش خۆی وەکو دیار بوو بەدەست خۆی نەبوو ئەوانیش وا ڕاهێنرابوون کە شەڕ بکەن بەڵێ دکتۆر بۆچی گیرای جەنابەت ینی کۆمەڵی خەڵک ژیران لە بەغا بڵێ هۆکاری ئەو چی بوو ینی تۆڵی چەکداریتان نەبوو بەڵام بەڵێ لە هینێک گیرە مؤتەمەرێک هەبوو لە هەلسنکی مؤتەمەری لاوانی عالەمی بوو زمانی عەبدولکەریم قاسم 62 بوو لوجنەیەکی عولیا دامەزرا لە حیزبی شیوعی و پارتی و وەتەنی دیموقراتی و حیزبی بەعەس لەگەڵ کۆمەڵی خەڵکی بە توانای هونەرمەند وەکو کازم سەماوی و ئەحمەد خەلیل و ئەمانە ئێمە دەست من و برایم میرانی
نوێنەری پارتی بووین لەو لوجنە 35 کەسەیە کە دامەزرابوو لە عێراق لەسەر مستەوای عێراقەوە لێژنەی ئامادەکاری بین بۆ بەشداری عێراق لە مؤتەمەری هەلسنکی چەند کۆبوونەوەیکیشمان کرد و هەتا داوامان لە ئیبراهیم کوبە کرد 500 دیناریە بە لوجنەکە ئیبراهیم کوبە وەزیری مالیە بەڵێ شەوێک کۆبوونەوەیەکمان هەبوو لە ئوتێلی ئەمباسەدۆر لەسەر ئەبوو نواس کە کۆبوونەوەکە تەواو بوو شەو ئێمە لەسەر جادە پەلاماریان ناین ئەمن گرتینیان کە گرتینیان من و برایم میرانی و ئەحمەی شێختایر و خەسرە و تۆفیق و کازم سەماوی و ئەحمە خەلیل و ئەمانە فایق بوطی و اینی جەریدەی بلاد بوو ئەو زەمانە سەر نووسەری جەریدەی بلاد بوو لەگەڵ جەماعەتێکی تریش لە وەتانی دیموقراتی ئەوانش گیراین دراین بە عورفی کە دراین بە عورفی تقریبا 15-20 محامی شیوعی هاتن دیفاعیان لێ کردین لە محکەمەکە 2-3 شتی سیر ڕوویە لە شایەتەکانە یەکێک لە شایەتەکان وتی ئانی شەمێت من بەعید هذا الاجتماع الشیوعی حاکم لێ پرسی یەکێک لە محامیەکان لێ پرسی وتی جەنابی حاکم ئەمەوێ ئەم شایەتە ڕوونی بکاتەوە چۆن بە بۆن زانی ئەم اجتماع شیوعیە یەکێکی تریان شایەتێکی تریان وتی قوربان ئەمانە تکتێکیان هەبوو محامێکە دووبارە پرسیاری لێکرد وتی بزانم مەخسەی تکتێک لە چییە چیڵێ تەبی مەخسەی تاکتیک بوو بەڵام ساویلکە بوو نەیەزانی قسە بکە عەلا کولین دوو جۆر حکمیان ناین قسمێک 6 مانگ قسمێک 9 مانگ من لە 6 مانگەکە بووم تقریبا 6 مانگەکەمان تاوا کرد بوو لە مووقفی عام حەبس بووین بەرەڵا بووین پاشەوە ئەوە گرتنی یەکەم ئەو کاتە کێ تاقیقی لێکردنەوە وەڵاهی بوو لە ئەمنی عامە لە ئەمنی عامە بەمنی عامە بڵێ لە ئەمنی عامە تحقیقان لەگەڵا کردین ئیتر شتەکان وازح بووکەوە ئێمە ئەندامی ئەو کۆبوونەوەین و کۆبوونەوەکەش بە ئاگاداری حکوومەت خۆی بوو یعنی دلیلیش بوو ئەوە کەەوە وەزیری مالیە خۆی 500 دیناریاوە بە لە جوونەکە ینی لە پاشە بەشداربوونی بەشدارکردنی عێراق بوو لە مؤتەمەرێکی دووەلیە بەڵێ ئەی جاری دووەم بۆچی جاری دووەم ساڵی 63 بوو ساڵی 63 ئەو کاتە بەعسیەکان بەڵێ باسیەکان هاتبوونە سەر حکووم و شەڕ دەستی پێ کردبوویەوە ئیتر زۆربەیەکی زۆری ئەندامانی پارتی بەغایان جێهێشت بوو طبی ئەو ئانە مۆبایڵیش نەبوو لەبەرەوە کەس ئاگای لە کەس نەبوو کێ گیراوە کێ نەگیراوە ئەو ئانە طبیعی 4 کەس لە پارتی گیرابوون کوژرابوون دوو یەکێکیان ئەو ڕەحمانی نفوس بوو کە مەسئولی بەغا بوو ئەوە زۆر باسی ئەو بەڵێ پیاوێکی زۆر پاڵەوان بوو پیاوێکی ئازا بوو خەڵکی کەرکوو بەڵێ لام وایە لە نفوزی شێکرد بۆیە مەشهور بوو بە ڕەحمانی نفوس پارچە پارچیان کردبوو قسەی نەکردبوو و هەتا من برادێک لەگەڵمانە بوو لە حەبس وەختی خۆی لە 63 ئەحمەدوەی سیناوی بوو کەرکووکی بوو وتی من لاشەکەیانم دیوە لە ناو سنووقی عەتادا بوو وتیانە تۆش قسە نەکەی ئەوە جێگەتەوەکو ئەوە لێەکەین وتی بەوە تەهدیدیان کردوم حەمە سدیقیش گیرا بوو ئەویش یەک دەسی هەبوو بە یەک دەسەکە هەڵیان واسی بوو طبیعی لە تەعزیبا کوشتبوویان ئەویش لەگەڵ سیروان عارفە کە مهندسە فترەیەک لێرە مەسئولی کارەبای سلێمانی بوو پیاوێکی نیشتمان پەرۆر و کورد پەرۆر بوو ئەویش گیرا بوو لەگەڵیا ئەو ئەویش بە چای خۆی دی بوویکەوە حەمە سدیقیان کوشتووە دوو پۆلیسی تریش هینی مخابرە بوون ئەوانیش کوژرا بوون ناوەکانیانم لەبیر نییە بەڕاستی ئەو 4 کەسە ئەوانیش ئەندامی پارتی بوون بەڵێ ئێمە لە ماڵێکا بووین طبیعی کە کاگە ڕەحمان گیرا حزب هینی کرد بە مەسئول
چینەوە ئەوەکەم لەبیر چوویەوە بەڵێ کردی بە مەسئول علی سنجاری علی سنجاری بەڵێ بوو بە مەسئول و ئێمەش لوجنەیەکی مەحەلیمان بوو بەغادانا من و لەگەڵ عەدنان ناوێک بوو لەگەڵ هین لەگەڵ لەتیف گلی بەڵێ بووین بە لوجنەی مەحەلی بەغا ئەندامی لوجنەی مەحەلی بەغا 5 کەس بووین ئێمە لە پاڵی ئەم خانووە باخێکی لێبوو هینی سەوزەوات بوو لە ناوەڕاستی باغەکە خانوویەکی یەکنهۆمی لێبوو شەو گوێمان لە تایپەوە بوو ئێمە لە سەربانە نووسین هاوێن بوو گوێمان لە تایپەوە بوو بەڕاستی ترسی خستبووە دڵمان بەڵام ئێمەش خۆخوامان بوو کەس ناومان نەهێنێ خۆ ناچین بەشون خەڵکا بگەڕین بۆچی تایپەکەن و ئەمانە شەو ئێمە گوێمان لێەوە بوو یعنی تقریبا 30 مەترێک زیاتر لە ئێمە دوور بوو هینەکە خانووەکە لە ناوەڕاستی باخەکە بوو تقریبا 2-3 دۆنمە بوو باقێکی گەورە بوو وەڵا شەوێک پێش ئەوەی کاسعەد ڕۆیشت ئەکرەم فەقێ مەحموو ئێستا لێرەیە تازە ڕای کردبوو لە حەبسخانە منیش پێم وت ئەکرەم ئەوش حیزبی بوو وتم وەرە لای من جێگەکەم زۆر ئەمینە و قایمە و ئەمانە تووشم کرد هاتە لای من شەوێک بەیانی زوو بوو تەماشاکەم لەسەر تەقەتەقی جۆم خەبەرم بوویەوە تەماشاکەم حرەز قەومی وا خەریکن سەرەکەون بۆمان ئێمە لە سەربان نووست بووین وەڵام من ئەکرەم و خەبەر کردەوە و خۆم بە بێجامە و بە پێخاوسی ڕام کرد بەسەر ماڵەکان نزم بوون هینی ئەو مەمدقەیە لەم ماڵەوە بۆ ئەو ماڵ تا چوومە سەر جادەی معسکەر ڕەشی وەڵحاسا ئەتانگرن وەڵا لەوێ منیان گرت و هێنامیانەوە بۆ لای ئەکرەم و سواری جێبێکیان کردین و ئیتر کۆمەڵێک گۆرەویمان لەلا بوو هێنا بوویان بینێرین بۆ پێشمەرگە گۆرەوی عەسکەری وەڵا کە لە ئۆتۆمبیلەکە بووین چایان بەستبووینەوە لە جێبێکا بووین عەباس خەفاجی هەیە گیرا بوو ئەندامی لوجنەی مەحەلی بەغا بوو هینی حیزبی شیوعی گیرا بوو بەعسی و جلی حرەز قەومیشی لەبەرا بوو دەمانچەیەکی بەقەوە بوو پیاوێکی سوورکەلانەی تێکسم ڕاو بوو وتی گوێم تێوە بوو وتی عوسفورێنە بحەجەر ئیتر من دڵم خۆش بوو وتم بەخوا ئێمە بە سوتفە گیراوین یعنی اعتراف نییە لەسەر ئێمە نەمانەزانی ئێمە بەهۆی ئەوانەوە گیراوین کە هاتوون ئەو جەماعەتەی لەو خانووا بوون کە بۆ ئەواناتون ئێمەشیان بەبەردە دووچۆلەکە تێگەیشتم وتم ئێمە بە عینێکی تر گیراوین دوایی بۆمان دەرکەوتەوە جەمال حەیدەری و عەبەلی بوون لەو خانووە دوایی کوشتنیان طبعی لە حەبسخانە دیمانن ئەوانە لە سەرکردایەتی لە سەرکردەی ئەندامی لوجنەی مەرکەزی حیزبی شیوعی بوون بەڵێ گیرا بوون لەوێ ئێمە شەوێک لە شەوەکان من و مستەفا زەڵمی بەیەکەوە دەستمان بەسرا بوویەوە کەوتبووین لە زەویە کە چۆڵ بوو بە مستەفا زەڵمی وتم بەخوا مامۆسا تیاچوین لام وایە سەرمان تیاچوو ئەم جارە ئەیش بە چپیانی بە گوێما وتی عەسا ئەن تەکرەهوا شەیئەن فەهوە خەیڕ لەکوم ئەوتم جا بامۆسا خێری ئەم حەسیرمایانە لە چیە هەیە وەڵای تر ئەیش بێدەنگ بوو ئێوە شیوعەکانتان بینی لە بەڵێ ئێمە لە مەحکەمەی شەعب بووین سوتفە ئەوانیش لە عینی ژوورا بوون لە ژووری تەحقیق لە مەحکەمەی شەعب بەتانیەک لەو بەتانیانەی لە لای ئێمە گیرا بوو دابوویان بە سەری ئەوانە بە هینی عەبەلی و جەمال حەیدەریە دەموچاویان دیار نەبوو لە زەویا کەوتبوون بە چیچکانەوە دانیشت بوون دکتۆر باسی دوو کەسایەتیەکە ینی بە تایبەتی ئەو کاتە نازم گوزار دەوری هەبوو بەڵێ نازم گوزار ئەو تەحقیقی لەگەڵا کردین بەڵێ خۆی تەحقیقی لەگەڵا کردین ئەو مەسئولی تەحقیق بوو ڕۆژێک هات بۆ لامان ئێمە کە گیرا بووین بەیانی بوو کە بردینیان بەسەر دوو مەقەڕی جێشی شەعبیە هین حرەز قەومیە گێڕایانین
لەوێ فەلاقەیان کردین و سەردابێکە کلاشنکۆفیان لێ هێناینەوە ڕوویان کردینە سەر دیوارەکە و شایەتمان بێن و ئەمانە ئەتان کوژیت ئێمە مانزانی ئەوە گاڵتەیە بۆ تهدیدە على كل لەوێ تۆزێ فەلاقەیان کردین و هێنایان خستیانە ئۆتۆمبیلێک و بردینیان بۆ محکەمەی شەعب لە محکەمەی شەعب لەوێ طبیعی هەموو خەڵک کەوتبوو لەناو ژوورەکە هەموو قژیان هاتبوو جلیان دڕابوو هینی وەزیان خراپبوو هەتا یەکێکماندی کەوتبوو ئێوارە حرس قەومێکی گەنج هات وتی ها ئەبوو سەعیدش لۆنك اینجا ئەزانیم ئەوە ئەبوو سەعیدە طبیعی أبو سعيدي نوسري اتحادي شعب لخواري أجنوية وقاشي برابوية هو تقريبا سنتيمترك جلكاني هموي خان بو خجي هاتبو ريشي دريج بو وتي لي برسي وتي هسه الوقت شنو هسه الوقت وتي وقت شونه إسا أيش بيدوتي إسا وقت إيواريه وتي أبو سعيد أنت ما تعرفني يعني نحن كنا جيرانك وتي يا مدرسة أبوي دار مدرسة أبو سعيد بو على كل دعاء أي شان كشت جاء إيمان بردا شوار كسبين منو دكتور حاكم رؤوف رشيد وسيدة طيب رواري لقال أكرمي فقه محموها هر شوار من بردين يعني جوريك أو جوري فلاقة تمز جورەکە تازە تعمیرەکرا پەیژەی هینی تیابوو هینی دووفاقی هینی بۆیەکردن هات لەپڕ خۆی کرد بە ژووراوتی ئێوە من ناناسن کێ هات نازم گزار وتی من نازم گزارم وتی من 970 عیم کوشتووە ئەوە 1970 بوو یعنی لە ماوەی 5 مانگە وتي وشوار لأوشم كشتوه ببارتي وتي ما عندي مانع أزرعكم أنتم أربعتكم وتي هالشوار تانا كم بجرق الله والله تدسي كربليان من سواري بيجاكي كردين ببشتا بدار بربوا بردمي أجنومان بدار إيش الرق يعني بياو مردني بچای خوی بینی او نه زحمت بو او زمانه على كل نما در کو در برکولا بله ایتر دوای شوانه بیان کردن یەک دەستیانە بەستینەوە هەموو جارێ هەر ئەو لێکۆڵینەوەی بەڵێ هەر ئەو ئەیانویست چی بزانن ئەیان و احتراف بکەن بەڵێ کەس لێوەی احترافی کرد وەڵا یەکێک احترافی کرد بەڵێ لەو چوار کەسە لا هینیتر بەڵێ لێرەیە ماوەیسە لە سلێمانیە بەڵێ کاریگەری خراپی هەبوو لەسەر وەڵڵاهی بەڵێ هەیبوو بەڵێ بەڵامی تر ئەویش کەمی خەڵک ناوی نابێت تەمان نەوەڵا ناوی نابم بەڵێ باشە دکتۆر کەسێکی تر هەیە کە دوایی ژۆکۆ ڕۆژنامە نووس و شتی وا خۆشی ناساند ئەگەر ئەو کەسە بێ شاهین تاڵەبانی بەڵێ شاهین تاڵەبانی ئەو کێ شاهین تاڵەبانی ئەم شاهین تاڵەبانیە بەعسی بوو لە ناو کوردەکانە تەلەبەی کوردی زۆر ناسی وەڵڵاهی وابزانم کەرکووکیە لە بەغاژە سەیدا طەیب و ڕەوف ڕەشید ئەو دابوونی بەگرتن هەتا سیروان و لەگەڵ حەمە سدیقیشە ئەو گرتبوونی یعنی تەلەبەکانی ئەوەندا هینی هەبوو بەڵێ ناسایی هەبوو لەگەڵ تەلەبەکانە من خۆم نەمدی بوو باشە لە شێوەی هی نابوو نازم خۆ وەکو ئەو نەبوو وەکو ئەو نەبوو بەڵێ ئەوە نەفەرێکی هین بوو نەفەرێکی خزمەکاری باسیەکان بوو خزمەکاری باسیەکان بەڵام لەوا جێگەی سیقیان بوو بێت بەڵێ جێی سیقیان چونکە زۆر جار باسی بەڵێ زۆری ئەوانەیە کە گیرابوون هەر ئەو بەگرتنی هابوون ڕۆژێک لەگەڵ سەیدا طەیب و هینە دانیشتووە ڕەوف باسی تەنزیماتی بۆ کردوون و منە بە ئەندام و چی ئەمانەوە ویستی هەڵیان خڵەتێنێ دیارە هەڵیشی خەڵەتان و دیارە ئەوشی هەڵخەڵەتان بوو بەگرتنیان
دوای ئەوە چارە نووسی نازانی چی بەسەر وەڵی وابزانم کوژرا دوایی کوژرا ئیتر ئێمە لەوێ هەموو شەوێک تقریبا 3-4 شەو جارێک تا 3-4 شەو هەموو شەیەک یان هێناین سواری کورسەیەکیانە کردین و دەستمان لە دواوە بەسرایەوە و پەتێکیانە بەس بە بنمیچی جێگەی پانکەوە سەرەکەی تریشیانە بەست بە جامی هینەوە پەنجەرەی ژوورەکەەوە ئیتر لەپڕ مێزەکەی ژێرقاچمانیان بەرەڵا کرد ئەکەوتینە سەر زەوی تر دەستمان لە دواوە ئەچووە پشتی سەرمان یانی تر وەخت و بوو پیا و لە هۆش خۆی بچێ ئیتر دەستیانە کرد بە لیان بەدار بە هەردوو قاچمانە تا لە هۆش خۆمانە چوین هەتا شەوێک بیرمێ من هەڵواسرا بووم هێشتر ئەو تااقەتی چوو بوو لە لیان بانگی کرد کەبابی بۆ بێنن لە هینەوە نازم گوزار بەڵێ نازم گوزار ینی ئەو کەبابی خوارد و ئێمە هەڵواسرا بووین ینی ئەمەش هینێکی سادیە ینی هەیە نەخۆشیێکی سادیە بەڵێ کەەوە خەڵک لەزەتە بینێ لە عەزێدانی خەڵکی تر ینی هەر دیار بوو نەخۆش بوو ینی کابرایەکی نەخۆش بوو ئیتر پاش 3-4 ڕۆژ هیچیان دەست نەکەوت ئێمەیان نەقڵ کرد بۆ هین بۆ فەزڵ لەوێ مەسعود محەممەدمان دی حەفز بوو مەسعود محەممەدی بەڵێ نووسەر و بەڵێ کەسایەتی دیاری کۆیە ئەو لەوێ حەفز بوو لەگەڵ ئەو لەسەرچی گیرا بوو وەڵی نەمانزانی لەسەرچی گیرا جا دکتۆر حەزەکەی ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵخەیە نین لە بەروی کاتەکەمان بۆ مەڵخەیە تاوا بێ لە ئەڵلقەی داهاتوودا زیاتر لەسەر مەسلەی نازم گوزار قساکەین ئەگەر ئەو تا ساڵی 64 ئەوانە ئەوەندەی خەڵک کوشت بێ ئەبێت تا 72 چیتری کرد جایمە لە ئەڵلقەی داهاتوودا باسیشتان ناکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتای ئەڵلقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم. باسی کەسێکەکەی کە لێکۆڵینەوەی لەگەڵ تۆیا کردووە و دوایی بوو بە دکتۆری سەڵام کاغەزێکی نووسی بوو بۆ باوکم وەلی باوکم کاغەزەکەی بۆ ناردم ئەڵێ کوڕەکە شوێعیە و کە بێتەوە ئەی کوژی گومان هەیە ژار خواردکرا بێت لەلایەن حیزبی باسەوە ئەساسی هەیە لەگەڵ ئەحمە حەسەن بەکرا شەوێک هاتن بۆ لایەن کەەوە قەنەعەتیان پێبێن اعتراف بکەن جوابی هایە وتی کار حلمی یا ئوستاز حلمی ئەوەی تۆی ئێڵێ ئەوە فیدراڵیەتە حکمی زاتی نییە تۆ لە کۆبوونەوەیەکە بەشداریەکەی کە سەدام حوسێن لەوێ